ئومیدا من ژدم شامە وەکو خانی دنا من وی ددێماتە گولە دەجلە سووتن بە عەشق ژ جزراوی دبن پێل و ئاوڕێ چاڤا خەمڕەڤێنە دەڤزەراوی ژمرزینی ئەز بۆتە مەم بنئیشانە نوشتاوی من هەمبێزکە تو گولخەجە سیامەند و خەلاتی وی ئەرێ شێرین ژ گولمشتم وەکو فەرهاد نەقشێوی ژ دوورینێ جەگەرخوێنم کە سەرخوێنم شەڤەقاوی بەلێ هەیجان نووشینم ئەز تو هەڕتاری تو جراوی لە من بەدا تۆڕین خەمێ ببم شێخۆ دەدەنگێوی ئەز بوومە پیر ژە هەر خەمجڤین وەکو تیرێژ دەسبەهاوی بە عەشقاتە دەڕێسم تیپ ئەزم فەقات و فڕاوی کەسەر کورم ژ دڵقیرین وەکی عەبد و حسرەتاوی كيفا جدل ديتنا تا أزدبم حيدر درقصاوي بدردم أز توي درمان دل ببيجين تو خويناوي افساناتی بلاکرێت بالکاری عەمار یوسف عاموزی